بەناوی خۆی بەخشندە و میرەبان بینێرانی ئازیز سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان مایکی پێیان ئەو جارە دەچێتە قەزای مەخمور و لە هاوڵاتیان دەپرسێت با بزانین گوزەرانی خەڵک لە مەخمور چۆنە و ناڕەزایەتی خەڵکی مەخمور لە چیدا خۆی دەبینێتەوە و داواکاریان چییە، بە تایبەتی کە لەم دوایانەدا خۆپیشاندانیان ئەنجامدا و تەرەفرۆشانی مەخمور و سەوزەفرۆشان و گۆشتفرۆشان و کۆمەڵی بابەتی دیکە هەبوو کە هێنانی بۆ قەزای مەخمور قەدەغا بوو بزانین کاریگەری لەسەر فرۆشیار و کڕیار دروست دەکاتن. ئێوە لەگەڵمانە بن من بۆ چوون و سەرنجی کڕیار و فرۆشیار و هاوڵاتیانی مەخمورتان بۆ وەردەگرم. بینەرمان بن. پێم بڵێ جیاوازی ئەو تەڕی کە دەهێنین لە هەولێر لەگە مەخموری چییە؟ والله ئێستا لەسەر مەخموری هەموو زەیەک مەمنوع کرایە، ئەمە تەڕی دێنین لە هەولێرێ هەتا ئێستا دەیگۆ ئیسترات مەمنوعە. ئێستا هەرچی بینێ بۆ مەخموری داخل نابێتن لە تەماتە و خیار و باینجان و شتانە هەر هەمووی. چێ نایلی چێ ناریدا؟ لزنە کاتێ لە بەغدای ئەمنی اقتصادیە گوتیان لە مووسێ بینین دوێنێ چوینە لە مووسێ بینین لە سەیتەرەی عاجی عەلی 4 ساعتیان ڕاگەتێ گوتیان ئەخی زالی هیچ کەس نێنەوە لە مووسێش نابین لۆ مەخموری. ئەدەم وسیلە چێن دەرێستا یعنی هەم لە مووسڵ هەم لە هەولێر نابیبین لایشی ناتانی بین ئێستا لۆ مەخموری. ئەوە مامۆستا زەمین دوێنێ ئاردی نابوو ئاردی عێراقی گرتیتیان بەسارەوە لە مووسێ عەدز کرایە هەتا شمەکە زەردەکەیانە بەکردیە تەسویریان کردی لە محکەمەی لە مووسێ لەسەر ئاردی عێراقی ئاردی بایعی تەنها تەڕە نییە ئاردیش دەگرێتەوە گۆشتیش ماستیش هەمووی ئەلبان هەمووی منیش خەڵک داوای ستەکە هاوڵاتی چ دەرێ داوا دەکەین حکومەت بێتە سەخت ئەو لەو شعبەی مەخموری هەموو هەردەستیەکە ئێستا هیچمانونەکە یەکشەمێ یەک پارچە شعی مەخموری هەموو هەردەستی ڕێیەکان هەموو قەتع دەکات. پێشوو داهیستان کردووە ناڕەزایەتی خۆتان گاندوتە مانە قایم قامی مدیر شوڕتەی گوتیانە دەسەڵاتی مەدانیە. قایم قام گوتیتی لە دەسەڵاتی مندان دەسەڵاتی من دانیە پێی نەگوتن لە دەسەڵاتی چێدا لە دەسەڵات دەرێ ئەو لزنەکە لە بەغدای هاتیە عایدی من نییە مدیر شوڕتە دەرێ عایدی من نییە چونەکەین زۆرە هەموو بەرپرسەکانی مەخموری هەن هەمویان دەسەڵاتی وان دانیە. ئەمە هیچ ڕێیتکەنمایە دەبی مزاهرات بکەین و ڕێ بگرین و هیچ مەزایت کرا تا حکومەت دێتە سەخت داواشمان لە حکومەت یارێن بێتە سەخت لەگەڵ حکومەتی بەغدایە بزانین ئەمە عایدی چێن دەرین عایدی مووسێنە عایدی هەولێرینە ئێوە لە نێوان هەرێم و بەغدا بوونەتە قوربانی بەزەبت ئێستا بوویتە گومژی ترایبی لێ رازم چێن دەرێ سەعودودەکان مەخمور بوویتە عەدود لەوانەیە 16 عەفدە لزنەی تێدایە سەیتەرەی مەخموری لزنەکانی چنە لزنەکانی عومرجان ببوورە مەخمور ئەو کە بە تایبەتیەوە کە لە هەولێرەوە تەڕە دێنن تەماتەی دێنن پەتاتەی دێن ئەو شتانەی کە دەفرۆشی سەوزە و میوەکان چێ ڕێگرێت لە بەردەمتان لە بەردەمەوە لزنەیە 4 نەفەراتی لزنە گومرگ دانیشتیە دزی قایم بخۆی دەبی بابی ئەو ملەتی مەخموری بی دەرێم هیچ مەدەست نیە ئەدی بۆ چ قایم قامە قایم قام دەڵێ هیچم بەدەست نییە هیچم بەدەست نییە دەڵێ داڵێ دەسەڵاتی چێ هیچ دەسەڵاتەکە چییە دەسەڵاتەکە ئەهانەی مەخموریە نادەن تەنها لە هەولێر بینیان دەبی بە کۆفتەرێک بکردن بە قارەکان بخربینەوە دوکاندارەکان کۆفتەرێک بکردن لە بە کۆفتەر دەبینە ژۆرێ ئەلە هیچ چارەی ئەتوەر چارە تەواو کرایە بۆچی ئەو ڕێگریەتان لێ دەکرێت وڵایەوە بە یەکی یانێکش بۆچی ئەوەی ناوێ بۆ کوردە خلاص هیچ شتکە لە گۆڕەیە ئەو تا جەدعە بەرخەتی مووسێ دەست دەباتەوە دەباتە شەرگە بەس بەناو مەخمور داناینی خانی مەخمورتان کووردە عەرەبە کووردە کاگرزگارە دەستێک کاگرزگاکە شتێکمان بکە دەوڵی زت دەسەڵاتیم ئەدی بۆچ قایم قامێت ئەگە تو نێ ناو شعبی هەتا ئێستا ڕۆژێک ناتن ئەو بەقارە ڕۆژ لۆتی قایم قامە لەو مەخمورێ ڕۆژ ناتن مەخمورە خەرچی هەولێرە بەس دەبی قایم قام دەبێتە ناو کازە هاوڵاتی چی دەوێ نایبزین هاوڵاتی چی دەوێت ئێستا نهاتۆتە ناوتان هەتا ئێستا ناتنە هاوڵاتیان هەتا ئێستا ڕۆژ ئەو بەقارای نەدیتووە بەقار نەدیتە بەیز ناوچی هیچی بەقار نەدی چمان بۆ دەکات دەچینەکەنی دەکات شتێکمە وڵی چی دەسەڵاتی من نییە ماچی پێیامەوە چ بە پەیامێکتان بۆ بەرپرسانی هەرێمەیە وڵی ئەمە داواکارین ئەمە چی و هاوڵاتێکی ئەمووی کاسکارین هاوڵات دەوتما هاوکاریەکمان بکەن بە ئەم زۆرێش تۆ دەست نایە نە کابراایکی دەست لە ئەمانە دەست نەیتیش قوتی هیچمان نیە ئەوەندە قوتەمانەیە هاوکاریمان بکەن ئەگەر ئێوە ئەشیانێنن ئەوە شیان نرخی گران دەبێت بۆ هاوڵاتیان گران دەبێت یەک دوش ئەشیای جوان نیش نایە دەچێ بینین مووسر بەخۆی لە هەولێر باردەکە ئەشێ خراپ باردەکە من بچینە مووسێ لە مووسێش ئێستا ڕێنیە دوونە لە سەیتر عاجی عەلی
وتیان تەواو نابیست کە بێژش دابێن ئەدی بەشی دابێن ئێوە لە ماوەی ڕابردوودا ناڕزای خۆتان دەربڕی بوو لەبەرەوەی دەڵێن وەکو خۆتان دەڵێن ڕێگە نادرێت لە هەولێرەوە ئەشیامان بۆ بێت چێ ڕێگە نادات ئایا نهاتنی سەوزە و میوە کاریگەری لەسەر نرخەکەی دەبێت کاریگەری زۆر دەبێتن لەبەرەوە سارەکەمە لەو عەزابەی داینە هەموو ڕۆژێ ڕزقی لە هەولێرە بارکە لەسەر دەرێ 2 ساعت ڕادەگەی 4 ساعت ڕادەگەی دەرێ کاکە مستەورەدا کاکە هەموو شتەکە مستەورەدا بەدەستەم تو نییە هەزار زاد چونە قایم خامی هزار چونەکە شورتە مدیر شورتە یعنی عسکەری یعنی کەس بەهانە نایەت دەرێ کاکە دەسەڵاتی مەدان نییە کاکە دەسەڵاتی مەدانێن لۆ هەڵێکمانی ناکەن یعنی ئێوە دەستنە لای بەرپرسانی ئەو شارە ئەوان دەڵێن ئیسمان لەدەست نییە بەرپرسانی شاردان هیچمان دەرێ لەدەست نییە نەخێر ئەی ناڵێن لەدەسەڵاتی چێدایە هات دەرێ کاکە عایدی مەنی ئەو لەزنە لە بەغدا هاتیە دەرێ لەزنە بەغدا هاتی ئەمری پێکرایە و ئەوە بکە دەستنەی بەغدا چی بێەوە دەڵێت چی بێ دەرێ ڕادەگەی دەرێ کاکە ئەو مەسەرۆ دەمەینە ئەوەی مینە ئەی باش ئەوەی نێمس ئەی چی بیارکەم بەرە لە چێ بینە دەری عراقی بینێ عراقی دەستمە مووسری لەمە فڕقی عزعی ڕام دەگریتن لەوێن ڕام دەگریتن دەرێت تەنها لۆ مەخموری مەمنوعە چێشەکە مەغمورە یعنی کە بەس فەقیرەکە لێرە یعنی ئەوە لە هەردوو سەر نایڵن لە هەردوو لا بەرێ باشە چارەسەر چییە ینی ئێوە چارێکتان چ بە چارەسەر دەزانین چ بە ساس ئەوڕۆ خۆپشان ناماکرد ڕێ بازارگەمان گرت خەڵکە زۆر خڕبەوە کاکە بە داواکانمان وەرن چێ هات بەها ناتانەوە کەس نهات تەنها قایت فەرقە هاتە سێتەری دەگە جەماعەت قسەی کردیە چی پێگوتن گوتی کاکە ڕۆژی یەکشەمی وەرنەکەنە من لەگەڵ مدیر شورتە و قامی سا کەس دەنگۆش بێت نەزنی و نەرسنە مەحافەزەی ئەو مووسری لێ چێشەکەتان عاد دەکەین هەڵ دەبیتن بەڕێ من هەل نابێ سارەکە تازە نییە لۆمان عەلکەن عەفتەش دەباتن تازە یەک سارێک زیاتر لە وەتی ئەو شورتە وەریگرتیە پێشترێ جێژ بوو جێژی دەگۆڕن نەبوو بەس لەوەتی ئەو شورتە وەریگرتیە چێشە دوو چێشە خلاص نابێتە باشە ئەو بە بەراورد بە هەولێر و مووسڵ ئایا سەوزەی هەولێر جوانترا یان مووسڵ جوانتراکە کاکە بە خۆتان دەزانن هەموو عێراق لە هەولێر بارەکات جەماعەتی مووسری لەگەڵ من بەقارە دەستەوێن دەر لەگەم بەقارە وا لە هەول مووسری لە هەولێر دەباتەوە ئەوەی مووسری یان چێ باشە ئێستا ئێمە لە سەروبەندی پێکهاتنی حکوومەتی نوێی عراقی داین چ داوایەکتەن لەلایەنە سیاسەکان هەیە کاتێک لەگەڵ لایەنە عراقەکان دادەنیشن و گفتوگۆ دەکەن ئێوە چیان پێ دەڵێن تاوەکو خەمێک لێەوە بخۆن کورەچیان پێ دەرێن کاکە چێشەکەمان و عەلکەن معنای نی یعنی ئەرزاقی لە هەولێر بارکەن بینمە مەغموری ڕامگریتن هەوڵاتە شاری ئەو مەغموریمە معنای چی معنای چیە فەرقی بچ لەگەنە فەرەشکە باشە بەرپرسانی شا تەنها لەم کاتە نهاتوونە تەکنەتیان گشت کاتێک نیان بۆلاتە هیچ وەختێک نایەت هەزارە چوونەکەیان عەلی کردی عەفتەش خایاندیە دەڕۆژکە تێک چووە عەفتەش خایاندی دەڕۆکە تێک چووە معنای نییە یعنی معنای نییە عەزمان لێگە ڕێکە وشینی فری بێت اعتیادی لەم عالەمی لە هەموو شارەکان وەیە لە مووسری زەگۆڕ لە کەرکووکی زەگۆڕنێت تەنها سەدەنی مەخموریە مەخمور مەفرەقی عازی عەلی تەنها تەرەفرۆشتن قەدەغەیان هێنانی گۆشتە ماستە ئاردیش دەگەر وەک پێرە سێ نەفەر مەخموری ژیرە بە ئارد و ژیرە ئاردەکەشی عەجز کرایە پێتاوایە هۆکارەکە هۆکارێکی سیاسیە نازانم لە نێوان هەرێم و بەغدا بوونەتە قوربانی بوونە قوربانی با خەڵکە بە بازەکەی دەداتن بازەکەی دەداتنەوە لەوەی بێکار بمانێ ئێستا ئەو پێ دەدەقە دوکانمان کردەوە لە سبەن دوکانمان نەکردەوە ئێستا کە نیوەڕۆیە لە بەیانی و هیچسان نەکردوەوە هیچمان نەکردو بە خۆتان ئاگادارن خەرچی مەغموری خۆتانیان برسن بری ئەو ڕنابەقا نەکرێتەوە نەکرێتەوە تەنها دەدەقە دوکان کرایەوە هەتا ئەو ڕزقە خلاص دەبی قسەیان دانی گوتی ڕۆژ یەکشەمێ تان عەد دەکەین باشە کە چارەسەر نەکرا نرخەکانی ئایا ئەو نرخانەی کە ئێستا هەن بە بەراورد بە داهاتوو گرانتر دەبێت گرانتر دەبێت تاقیت گرانتر بەس ناتانم بینم ناتانم بینم 5 ساعت ڕام دەگری 6 ساعت ڕام دەگری یعنی وش بێت فول لە خۆت دەکەی یعنی عەزابك عەزاب وش بري عەزابك عند خۆشی نما خۆشی ناڕەزایەتی بەڕای من گشتیە کێشە ئەو وڵاتە مەسەلە فەسادیەکی گشتیش لە عێراق هەر هەمووی ئەو وڵاتە لەو سەرەتا ئەوسەری بەدەست دەسەڵاتێکی فاسد و گەندەڵەوە ناڵێنیتن ئێستا لە سنووری مەخمور لەو دیویشە و لەو دیوەشەوە بە هەمان شێوە دوو دەسەڵاتی ئاخر دەرەجە فاسد ئاخر دەرەجە ستەمکار ئەنی لەو کاتەش کە دەسەڵاتێک حکومڕانیەک بەدەست فاسدەوە بێتن بازار دەشێوێ هیچ شتێک بەسەرە خۆیەوە نامینێتن کێشەی ئێمە ئەوەیە ینی بە مەسەلە گشتەکە فەسادیە دەسەڵات ئاگای لە هاوڵاتی نمایە ئاگای لە بازاڕیش نمایە بازار بە کەیف خۆیان تەلاعوی پێوە دەکرێتن ئاگایان لە بازار نەما مەسەلە زیاتر مانەوەی خۆیانە پێگەی خۆیانە قازانجی خۆیانە
چکەوە ئێستا لە وڵاتە بازرگانی دەکات زیاتر سیاسیەکانن بازاڕیان بە تەواوەتی کۆنتترۆل کردووە هەموو شتێک لە دەست ئەوانە ئەوانیش مەسەرەن سیاسیشکە ببێتە بازرگان ئەو پەڕی فاسی دەردەچێتن کە فاسی دیژ بووە کەیف خۆی تەلاعوب بە کاڵاکانەوە دەکاتن ئەوەیە زیاتر مەسەلەی ئەو وڵاتە نەخۆ لەو بینە چێ زەرەکە هاوڵاتیش نازانی ئەو کاتە سکاڵا بۆ چێ باتن چکە وەکو مەسەلەی مەلایەکەیە بەڵێ پێ وایە ئەو قۆڕکاریەکەەوە خۆ دەیڵێ بە بەرنامە کراوە حتمما لە وڵاتە هەموو شتێک بە بەرنامە دەکرێتن جا لە مەسەلەی بازار مەسەلەی خوێندنە مەسەلەی تەندروستیە کۆی کایەکانی ژیان لە وڵاتە هەنوو بە بەرنامە کراوە بۆی هاوڵاتی تەواو ئاخر دەرەجا ڕەزیل بکرێ و بێتوانە بکرێت لە ناو ببرێتن توانای وەڵامدانەوەی نەبێتن توانای وەڵامدانەوەی پێداویستەکانی ڕۆژانی نەبێت توانای ئەوەی نەبێت مەسەلەن داوای ژیانێکی ئاسایی بکاتن و بە ئاسایی و خۆشگوزەرانی بژیتن ئەوە هەمووی بە بەرنامەیە دەکرێت هەموو دەسێتە خانەی سەدکورکردنی هاوڵاتی تا چەند بەگرینج دەزانی هاوڵاتی وشیارتر بێت چاوکراوەتر بێتن و چارەسەریش چییە؟ بەداخەوە وەکگوتم ئەوە بە بەرنامە لە فترەیەکی زەمەنی زۆر کراوە سەرەن ئیشان لەسەرەوەی کردووە کە هاوڵاتی و تاچی کوردی تاچی ئەو وڵاتە بەگشتی بێدەسەڵات بکرێ بێتوانە بکرێ بێدەنگ بکرێ کب بکرێتەوە ئەوە پەیوەندی بەوەیە دەگەڕێتەوە سەر هاوڵاتی بە فعلی هەموو کەسێک هەر کەسە لای خۆ دەبی بیر بکاتەوە لە ماوەی حکومڕانیەکی زۆر لە دوای ڕوخانی ڕژەیمی سەدام حوسێنەوە بۆ تا ئێستاکە ئەو دەسەڵاتە لە وەکو گوتم لە هەموو عێراقەوە بە هەرێمی کوردستانیشتەوە لە خزمەتی هاوڵاتی دانیە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن ژیان و گوزەران خراپترە هاوڵاتی دەبی بیر لەوە بکاتەوە تاک بە تا چێمە دەبی بیر لەوە بکەینەوە چۆن خۆمان ڕزگار بکەین لەو دەسەڵاتە چۆن بتوانین ئەو ئاستەنگانی کە لە بەردەمان پێویستی بە چییە؟ ئەزە پێویستی بە چی نییە مەخمور پێویستی بە چی نییە لە هەموو ڕێکەوە مەحروم کراوە ئەم لە ڕوو سیاسیەکەوە لە ڕووە ئابوووریەکەوە لە ڕووی ژیانەوە لە ڕووی ئازادیەوە هەمووی وسەرن ئازادیەکە شەرۆنی بابرین حکوومەتی عراقی تەنیا ئازادی ئێمەی خۆڕکردی لەوانەیە ژیان لێرانی ژیان و گوزەران و ئازادیەکان باشتری بێتن بەڵام هەموو پەیوەندی بە کۆی گشتیەوە هەیە چکە تو کە مافت پێشێل کرا خاکە زەوت گوزەرانی خەڵک لێرە سەختە ئەو پەڕی سەختیە لەو پەڕی سەختیدا دەژیتن خەڵک و بابرێنبار و گوزەرانی خەڵکوانە کەسێک مرتاح نییە کەسێک لە ژیانی خۆی تەمین نییە مەسەلەی هەڕەشەی ئەمنی بەردەوام هەیە بەسەر خەڵک ڕۆژانە بیرەوە دەکاتەوە لەوانەیە خەڵک بەیانیان لە خەو هەردەسێتن دەردەبی چارە نووسم چی بێتن مەسەلە ئەمنیەکەم بەرەو چێ دەڕاتن ئەو سنوورە بە تێگەڕ هەمووی وای لێ هاتووە سەبەکەش چیە سەبەکە هەر هەمووی دەسەڵاتە ئەوانی کە ئەو بارودۆخەنا لەباریان بۆ خەڵکی خوڵقاندووە ناڕەزایەتی سەوزە فرۆشانی مەخموو لە چیدایە؟ والله ڕنازانی خەچ مەغموری خاصە بەکاو بەقارانە بیانی بە حقات کەمە ڕۆژان دەسی ڕسقدەنی لە هەولێر نایێن بە زەحمەت یعنی کە ئەگەر هیچ بێرن و دەبی هەزار تەکلیف بکەی تەلفۆن بکەی لۆ فرانکەسی لۆ فرانکەسی ئەوە لە بە خاتی فرانکەسی ئەو بارەی تعویلکە ئەو بارەی داخل مەغمور بیتن ڕۆژانە والله ئیهانەمان دەکەن بە حقەت یعنی ئەوە هیچ ئەمان ئەو خەچ مەغموری حەسر کرایە يعني هي زوز عن جدانا حمونا رزايا يعني كابرة بخواي أما بس أزور الصخ دري أواتو خارج منا هيك هاك متسمعني بخومان حم مستوردة حرت نار هيش تكماني بخومانيس بس ها وقتك هي هاوينان دوماك سما رزقي خومان ماني أو كام مستوردة دري مستورد منا لولا أو لما بزيش تسوي نسق ماينا لمستري بس شخص يقوم فيما تسوي ما لمستري برزق بارك دياتي من فرق عزالي دري كاك ممنوعة يعني بخوض سوي بارد كده بخوم رزق بخوم شخص يقوم تسوي ما لمستري نات ما فرق عزالي دري كاك ممنوعة دري برو كتاب منو بينا لأن قوتنا لا هول قلت ما لولا حصر كراينا لا هولير دري ممنوع رزقي لا هولير بين لا هرم بين النبي بيشي بيش أما قول مانيا هاتي موت من مسلم نايتم دري من أوسط أقسام وسؤال في الأمة برو كتاب بينا لا برو كتاب منو بينا هتعمل إذن دم كتابي لو بيني كتاب لو بينا دري برو كتاب لو بينا لا قاعد فرق بينا يم كتابي سبينا مرزق معنا خود ساعة شيء قازق معنا كردوه ساعة شيء يوم معنا كردوه باش أبوك ليه كان خوتنا جاينا قايم مخمور راكت شونا قائم أو قصي قائم شخص قائم دركاك لا توانية مدنية شونا قائم شونا مدير شرطة دركاك ولا توانية مدنية أو أمر البغداد هاتيا إستا يعني براستي بيزاري براستي ولا نيوان هريم وبغداد بنا قرباني براستي قربانية لو قربانة زيادة الناكر والله يتحمل الماء يعني زاني سي آخر سيا بخوا أجر أو هركة بردوام بيتنوا بخوا يخرج المخمورنا مني كاسبنا من دي باركته بس بيدر يشتكي
يعني زايكوا باحترامه بيدريكاك الليره ما بقى هيس اونيا باشە ئێستا کە دەبینین سەروبەندی پێک هاتنی حکوومەتی نوێی حراقە بەرپرسانی هەرێم و بەغدا لەگەڵ یەکتری دادەنیشن ئێوە لە ڕێگای ماچی پێیانمەوەچیان پێ دەڵێن بە بەرپرسانی هەرێم کاتێک لەگەڵ ئەوان دادەنیشن با باسی دۆخ و گوزەرانی هاوڵاتیانی ناوچە جێناکۆکان و بە تایبەتی مەخموریش بکرێتن كورة بالنسبة لمخمور بو خداي كمخمور او روج بروج خراتره اما يستا ما ديت ما يستا بين السخات بارز قاري هولير بارز قاري موسر كاكا بين السخات مخمور حصل كذا الحمولهاش يعني ازيد ادري خرج نك بس امن بقاري سوز فروش استا دون خش مخموري سو مسمعك ارديان هنا ارديان برديا ارقام صادر كرايه لمسري ما كان عزيز كرايه بخوشنا شوروجه ماينوا مريشكاتي دري مريشكاك مريشك يعني مريش ممنوع مريشك اصلا مريش خومانيه مريش باكي لكنداري كندار مريش هاتي بارك ديري جدايه برتيان مسري حوالي وكرات سبرين تركيفي كرايه باشە کەندار چەند لە مەخموری دوورە بە کیلۆمەتر چەند دوورە استا بخوي موسى 120 متر ليره دوره ئەو جێ کە مریشی لێ هات بوو چەند لە مەخموری دوورە دش متر هلا بش ساعه لكنداري بە کەنداری 10 کیلۆمەتر لە مەخموری دوورە قەدەغەیە بيز قالواناش سي نفر كقلت بيان ماركان رويشت هندق ماركان بنيو بزلف روشتو يعني بنيو قيمت لتركيفي لمحكمة الكيفي كمحكمة كرديش ماشي وانا بكرديش ماشي نفسي او قاطبة تقارك يدعشي إهانة كردية اوش ما كتسولها كردية في المياه بيدريناش لكش واقعها يعني خدش مغمورية والله محكمة كردية لبيش غازي كحمو كرجوري زيها بوكدانشتن لسكاش دانايا يعني اگه ئێستاکە ئاتوو بگیرێ بە هەمان شێوە ئەو جلوبەرگە لەبەر دەکەن و بەرگای دەکەن هر كش مغموري هيس فرق ناكاتن هر هسه كش مغمور كبجريتن يكسر ومسري مغمور جنيه هيس اوجنيه خرج مغموري بنا يعني بين وي مكشور ديره بحق يقدر بيت مكشور ديره اصلا حوالي بكري حقني حرنا هيس صاب لو مكشور مغموري هناك لو اداري مغموري هناك بيشي ايوان خاص هر جيش لك ما ناخذ امر حساب سرو خما دكين امر بكلام ام يشو خما دكين يعني ئەو بڕیارە لەلایەن بەرپرسانی باڵاوە هاتووە امر ريال البغداد خاصاتها بس لو سيتري بس اهانيه دري ميس عقمانيه ليرا او رئيس اداري ليرا مدير شرطه ليرا دري ولكم انا اخواتن ام هاشتاج بالتليفون ام بيوندك نسري خمان سمان بيبرين ام او تبلغ دكين باشە خەڵک چی دەڵێ کاتێک کە شتان لێ دەکرێت ناڵێت بۆ نمونەش ئەو شتانەی کە دەیکڕین بۆ نمونە ئەوەی کە مووسڵە تامی فەرقی هەیە لەگەر ئەوەی هەولێرێ هیچ یان هیچ فەرقەچی نییە تشيشني استا خارج سبكا خارج فقير استا اورا دكان كراب او تاسو دكان كرايتوا يعني او خير اسبوع کە دوکان ناکەنەوە هاوڵاتی زەرمەند نابێت اكيد بحال وقت بس خساره من فشي بس فقير كيا كسكنيا بس خساره من بس فقير يا اسمعني خارج اول اسبوع وكسر رزق مو بخواتن ايش هو بسدين اي والله يعني بيستو قاري رزقي بكر يعني بيلو دوش اوتوماتيك بستدي باقي بيستاوليري لەبۆ 2 کیلۆ تەماتەی دەبین 6 کیلۆمەتر ايش بستدي باقي باخويا بيستو 10 متر دوره هما تيجي لقاري بيستو 10 متر دوره بس قاري رزقي بكردن هيس انيا يا سامر رزق شبينم لولا الهولير إيان ما كان درنا بيتن ممنوعة إلو أما دري ما كاكا ما هاتينا خاص له إيرا لو سيتر إيرا ما أقمال إداري إيرا لولا ما كدو دوباره بري ما تسوينا مسري هما تشت لما فرق عازل دري كاكا بيش نايبي مقموري يبقى ما حصل كده نيت سينما والله هو أجر أو بردوان بي ساسرنا كريب أجر نتسخات بيشي ويش بخوا خارج ناراضية بحمش بيز قال له بخوا إيد كاش كاسب كار إيد كاد يعني كابراي سعب كورها مزمن هناك كورها ألير برميلي غاز بيتلو كورة كريتي بالاني وقتها حر ايس تعداد كما حمو استا دكان استا او دكاني كزور موعدنيتن قمالو وين باروجدا هيش دبل باروجد راد بده قمريش تو يعني قبرتي اللي بدي درباز دبي لباز كان مشكلة أره والله براستي دبي صار بكريت باشە ئەگەر هەر بەو شێوە بەردەوام بێ ئێوە چی دەکەن والله بردوام سيا او رسمين تصرفك اجر هابيتين دركاسي بكا برماري قبائل كان قبائل كلير تيجي نمرس من دبي بار كيلو هولير امس يا هولير امس قاري مال بارك برو ندير ايش ذاك کەواتە کوور لێرە کەم دەبتۆڕێژ بحار السطان صدكم دبيتوا اري والله براستي اجر او بروا بردوام صار سجن او تشيشا حتما استا من ليرما كرسقين بينم يشم رزق فروشه هم دكان ده ايش نبي روجا دوز هات صاورم بم حتما درهم اسمه ليري
کاسم لێرە ناکەم لێو دەکەم مرتاحتر و ئەمانتر و هیچ مشکلەم نییە هیچ سارد ئێوەکو تەرەفرۆشانی مەخمور لە چی ناڕازین؟ واللهی لە سەیتەرەی جێشێ ناڕازینە لەبەرچی لەبەر ئەوەی نالی ڕسق داخیل بیتن درمستەوەڕاتە ئێران نیە نابیبینن لەو لاژ لە مووسێ دەنین سەیتەرەی عاجعالی مەفرەقی عاجعالی نالی داخل بی دەرێ ئەلوێن دەردەرە مەمنوعەکە بینن ڕوو دەکەن بە گۆڕەوە دەکەن ئێمانای ئەو ڕسقەت لە شوێن دەربینین لەولایانی ئەدی لە شوێنەوە خەرکە چ بخواتن لەو بازگانە بیهینن بیبینن لێتان دەگرن ئەوڵان هەندێک چانەوە مەسەڵ وەچی مریشک فرۆشەکان هەندێک شکەیە ئەوانە جیرانە بردیانە مووسری کتابشیان وکلۆ مووسری هەتا ئەنجام سیارەکان هەم بەجێکەتی عەجزن سیارەکان بەر نەدرانە کە بە مەشیان گوتی ئەو جارە بینن ڕاز و مووسێتان دەبین گەیشتی ئەلعانەکە ئەمە چارن ئی باشە فەرموو ئەمن ئەگە دەرێ بەس فەواکە مەمنوع نییە ئێستا ببوورە دەبینم تەماتەت نییە خیارت نییە بە نمونە بۆچی نیتە مەمنوع دەرێ مەمنوع نینی ئێرانیە مەینە خەڵک داوا ناکە خەرک و داناکە خەرک ئەو ڕۆکە بەس بجا لە بازار چی دەکرد یغی بگە کەس مزارەما کرد نەما کردەوە لە بەو حکوومەتەی خەرک ئەوها دەسوڵە بازار لە ڕسقی ڕسقیش ئەلعان فەرمونی هاتە مشایکە هەمووی کەونە چتەمایە ئیچ ڕۆژەیە شتی نوتان نییە چشت و نییە نالی داخل بیتن ئی باشەگە و ڕسقە نیەتن ئەدی خەرکە چ بخواتن لە چێن دەرەوە ڕسقە بێتن لەولایانی ئەدی لە چێن دەربێ ئێوە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بوونەتە قوربانی بووینە قوربانی فەرمەوە عەسە سنوورەمە بووینە قوربانی بە نسبەت ئەوەی سەیتەرەی خۆمان ئیما حیبینیە حەقی بەسەدانیە ڕسق دێتنەوە هیچ کێشە نییە لێندەر بەس ئەی جێشی ئی بازارگەی ئەو قوبور ناکات داوا لە چێ دەکەن چێ بەهاناتانەوە دێ وەرە داوا لە شوێن وڵای یەکەم شتی داوا خوا گەورە دەکەن ئەگە ئەو خوای پشتمانە کەس کە پشتمان نییە وەڵڵاهی کە تەنعانەکە کەس نەهاتێ بەهاناوە کەس نەهاتیە بە قامی دەرەی هەر نازم هەمووی بەرچەهانی دەرێ هەدەری لە مستەمەنی نازانە مش چییە مشکلەکەەوەی نازانە مش چییە هەچ پێی دەرێ دەر لە دەستە من نییە ئەدی نازان لە دەست چییە کە بەس بزانی شتەکە چییە مەسەلەکە چییە ئەخەت ڕسق سەرچی ڕسق تەماتەیە خیارە دامانە خیار مەسەلت دانمانە خیارەکە مشکلە نییە بەس کە تەماتەیە سەرشی هەم شتەکە خواردنەچیە پەتاتەیە پیازە ئەخە کودی باینجانە خەرەکە گەوشتانە ئەو شتانە نەبی ئەی چ بخواتن باش ئەگەر بەو شێوە بەردەوام بوو ئێوە هەڵوێستان چییە داواکاریتان چییە داواکاریمانەوەی ئەگەر ئەوها لە جێبەجێ نەکرێ دیسا هەرستم زارەی دەکەنەوە چ جاران دەبی عەلەکمەلۆ دابنێن دەبی عەلەکە بیتن ئەگەنا ئەمە چ فەرمووە ئەم هیچم نیە بەس فەواکەمی ئەمە چ لە فەواکەم خۆ خەرک بەس فەواکە ناخواتن ئیوەنی ئەخە بەس خواکە بەس فەواکە دەخورێتن بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان گلەی و گازاندە و نیگەرانی خەڵکی مەخمورە سەوزە فرۆشان و کاسبکارانی قەزای مەخمورن کە دەڵێن هیچ کەسێک بەهانای ئێمەوە نایەت داو نابڕا دەگەڕێنەوە وڵاتان. لە دوای نابڕەکە جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست من بەردەوامم لە نێو قەزای مەخمورم دەسمەنای هاوڵاتیان بزانم دۆخ و گوزەرانیان چۆنە لە مەخمور و بە تایبەتی کە لە ئێستادا هێنانی تەڕە و گۆشت و پاکەت و ئارد و ئەو شتانە کۆمەڵێکی دیکەشەیە کە مەمنوعە قەدەغەیە بێتە ئەو شارە بزانم کاریگەری هەبووە لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان سلااو لێبێت سلااو لە جەنابەت باشم مۆستا سپاس دەکەم سەلامەت باشی خۆش مەمنون گوزەرانتان لە مەخمور چۆنە بەخۆرا مامۆستا من بەیانی هاتمە بازاڕی دیتم میوە فرۆشەکان هەموو قەپاتیان کردبوو تەلەفۆنم لۆ کاکەڕۆ کرد گوتم خێرە گوتی وڵای کاکە ئەمە چوینە بازارگەی و مانمانگرتێ بینی سەیتەرەی پێشمەرگە و سەیتەرەی جێشی عێراقی گوتم لۆ کاکە گوتی وڵای لێ ناگەڕن هیچ شتێکی بینین و هۆکاری ئەوشە دەرن کاکە میوە نابی لۆ مەغموری بێ و مریشک نابی لۆ مەغموری بێ و هۆکارەکە ئیدارەکەی مەغموری بەڕاستی ئیداری مەخمور چی دەڵێ بەخوای ئەوانە نازانم بەس لە هەمان کاتەبا قام ڕێز حەدە ئیداری بێدە سەخت کاکە و شارە خۆ چەند هزار کەسێکی لێ دەژی پێویستی بە خواردنە خواردن سەرچیترین شتی ژیانە وەکو گۆشت میوە ئێستا بەشەر ئەگەر کاکە نمونە مەسەلە ناتوانانی بێ میوە ئەی کاکە مەغمور کێشەی
کارەبای هەیە بەڕاستی ئەو کارەبا ئەوە شاتەوە با بژگۆڕن مۆزعەکەی بستنە گشت کارەبا ناو بازاری 13750 دیار هاتەوە ئەم کابراایەکەم 6 ئەمپێرم هەیە 82,000 دیار و نیومدا ئەخە مەغمود ئیوەی قابلیەتی وێ نییە هەموو یعنی هەموو مشکلەی لۆ دروستوی لەلایەک مشکلەی کارەبای لەلایەک مشکلەی تەڕی لەلایەک مشکلەی مریشی ئەوە کابرا دەرم تەماتەم هەیە ویژدانم هەیە بە 750 دەدەم بەزەرم بەیانی لە مووسڵ بینم گرانتری دەدەم يعني كابرا له هي جران بس أورو كابرا درم تماتم ماتو نادم جراني ناكم هل بعصت بان زايدم بس أدي سبي أدي دوز بي خو ما جان روجك ودنيا باشا دا قلت بردام دا قلت دا صلاة باوشي ميلتها بالتأكيد وايا باشا مخمور استا دو باوشي هي هم هريم هم بغداد بوتي لبين دو باو كدا او زراني بوشويه بقرانا من بهو تبيني خوم بباوشي دبينم لو شاري يعني هاد شتك دبي كاك يا خوي لهم الشارع قام ماري للشاركيه لو الشارع لقى معاناتي منو تدجي السبيانان دي نيورانان ضرورة سن روجك دوامنيا دفرمو ما شاء الله سالانا لكردستان عطلة قلق زورا قام استدبا قام بزوترين كات بيت السخت او ركاك او ميو دو سي دكان كراتو لهم دكاني اگر هم ميو همو بكرابا فرقي بس كابرا من يعني خوكو انساني دو خلشي مغموري جرانا كانكو دتواني اورو جران كبريني اون دي تو يديناتو انا يعني اگر او خواردنانه بردوام نيت نيو مخمور يتر جران دبيت برا من بعبلو قيد زانم لو سوشال تو كابرا در مناس مصري كلام لهولير رجنا استم شكان هم لهولير دي السيطره راي قلت السيطره طبعا شرطه اداريه شرطه محليه ودتواني قام لقريان دانشو بيعمل لجنه امني كوبنو كاكا شارلو الياتيا اشتكان استاخشتي ممنوعنيه يعني شتي ممنوعين هادو الاولاد الاولاد اشكنيه دو محافظ هم العراق شازنا محافظ لو محافظ بس خرجوا ناس مسلم مشكله كي ريكه دوره لو هولير ديني هرزانت لا نكشتكاني مكاك درشني عراقي كاب تشتري طماطم خيار كودي وانا شاني عراقي دور وانا عراقي بيبرش شان عراق ميوي هي او هنارة سوريا كاكا وانا تمو ايرانيا اخي عراقتي هي اگر روجانا اگر عراق امدادات يم بمجلسين المسلمين بس كاكا وريك عراقي تشيو عراق تشيو لشيبو بعادني موز عراق موز لشيبو هيتش تش عراقيني او هم ميوي لدري لايران دي ولا تركيا دي اگر شتكم ممنوعه باشا ابراهيم خليل وبوريس خان و حاجي عمرانا لولا حدود داخل دبي لولا بين الشارع لو الشارع چنايه براسي ام بشتشي سياسي دزانم سزادانه و هر اون هيس كلا غورنيا بوشي بردوام بشيك لا سزو فروشاني محمود او شارع سول لكن كدوا خلشي ديكش ضروات استاذ ابراهيم موضوعك ليره او كابرا اجا ايشي نبو تسبكا ليره استاذ تسبكا خو مغمور هم متسخورنيا كابرا وانا مدان ناس مخصوص فروشان لوتي انا لو بازار ايش دكن ايشي مغموريش روجانه كابرا 20000 ايش دكاو دخوا وكويت روجانه شتك ديتا دستي دي خو هروندتي خو تو ليره كاس تزارو سرمادارو هیچ تشوای لینیا هیچ پروژه‌شی لینیا هیچ نیا باشه که خالش محمود چه شيء دبي چه شكل خود دبات لا شيء صار سريب كان والله دبي بدنا دس قدرتي وقادري خوا خوا ملاكات مالو بديري بري وما باغانا هر کس خوی استام اگر پستشی بر سیارتی مبی لو شارع خوم بر سیارزا اسا خوب شاندانی دکه کاکه به موضوع سیاسی لقلم دادن استام کابرا کم بس من خوب شاندانی به سیاسی لقلم دادریم ای والله لو چه خوب شاندان لو من لو تو لو عائله کیمنا استام مثلا او مريشنا مغمور 4000 نيو خلو كاكا 4000 دينار زو جرام بو كاكا نه كنه جرام دبي اخو هر شتك لبازاري كم بو جرام دبي هوادارين هول بدن سياسي كان إدارة بتايبتي إدارة براسي إدارة دورة شي سرشي دبيني محافظ لقى محافظي مصري لقى محافظي هولي لسخد بي لو اشتكاني دي زور آسان دقيني يقدري لو اشتك مصلحتي برجون دي هولاتي وخدش فقيري دي دابي ما شاء الله وشتنايا تزيل بيون دي كان بقرين جزاني كإستا بونو من الآن السياسي كان عراق وهرم لقض يرتداد نيشن باسي ناوست زيناكو كانوا بتايبتي خلشي مخمور بكريد او دوخي كيستا هي كاك ابراهيم رامد الشلو بناو باش السياسي كي من عزناكم بزور بس لو برجوندي خوان هيز عيب يعني رجعنا كوبنو ورجعنا السرداني يقدر كانوا او اللي رد فرمو قياده عملياتي مشتركه هرمي كردستان وحكومتي عراقي ورجعنا كوبنو اذا كانوا لا فيسبوك ولا تلفزيون كان دا بيني بيدا كانوا هيز عيب يعني بس شتق لبرجوندي خرجي هاولاتي فقير بي برا
بەڕاستی ئەو شتانە نایەتە بەڕاستی ئەمن بە خەتەری دەزانم خەرک جادەگرتن دوای جادە لە شێ دەژیرێک دەفەرموو ئەو ڕۆ عوتڵێ هیچ ئەو ڕۆ ستەکانونە شەش عیدە جێشە هیچ دایر هیچ دائیرەک نیە خەڵکەی فەقیر دەستا هەولێری ئەشیای بینی خەڵکێک نەخۆشە لە ئەو شتانەی ڕێژیە دەفەرمونە تەندروستی هەیە لە مەخموری کۆمەڵک کێشە تێ کارەبا دوا دێ و دەبڕێ کاکە وەڵاهی ئەگە خوا لە هانای خلو خوای بێنەکو ئیداریان ئەم بەڕاستی ئەم ئیدارەی مەخموری بەکەم تەرخەم دەزانم هیچ مۆزوعی شتێک نییە قایمقام ئەو ڕۆ مەفروض بوو بۆ عوتڵەی بێتە مەخموری بێ لەگە قیادەی عملیاتی مەخمور کۆبوونەوەی بکە ئەو کێشانە حەلکەن کاکە حەل هەیە هیچ شتێک نییە بەبێ حەل لۆ ئاسانکاری لۆ شتەکانی دی لۆ سیاسیەکان ڕۆژانەیەک دری دەبینن لۆ خەرچی هاوڵاتی خەرچی فەقیر خەرچی مەخموری شتەکان ماشەڵڵا هەمووی بوویتە هەوراز وەکو ورێ لەسەر قەرەچووق و لە خوار قەرەچووق بووی نەگەنەیەک دری ئێوە وەکو کە حەلوەتان هەیە لە مەخموری تەرەفرۆشنیان دەیدەنەوە تەرەفرۆشەکانی مەخموری دەبینم ناڕەزاییتان دەربڕیوە ناڕازایەتەکەتان لە چیدا خۆی دەبینێتەوە لە چی ناڕازین والله ئەمە هەموو ڕۆژێمە بازارمان لەسەر هەولێرە ئەگەر هەولێر نەبێنە بچێ شوێن دەرێ مەستامە ئەوان دەری مستەورە دانی مەمنوعە ئەگەر مەمنوع بێ هیچ بکە چی بینین ئەمن بەخۆم دوو ڕۆژە دەچمە مووسێ لە مووسی ئەشیامینە لە مەفرەقی حاجی عەلی دەێتە مەمنوعە لەو مەخموری بێ یعنی هەم لە هەرێم هەم لە بەغدا دەڵێن مەمنوعە لەبەر لێ بڕ موافقەی استیخبارات بینە ئەم موافقەی استیخبارات شێ بینم کاکە هەموو هەرچی بێ بڕۆ موافقە چی بینە و لای موافقە چی بینە ئەم تەڕەم باکردی خۆم تیەنتی با نەکردیە بڕۆ موافقەی بینە بڕۆ سیر ناکەن کە دەبینن دژایەتی کاکە دژایەتی شارەکەیەتەوە پێی نایە دژایەتیە ئەجای چۆنە لەوەی زیاتر خۆتمان قەید ناکەوە هەولێر شتەکەی مەمنوعەوە ئیرانی و تورکیا ئێوە تەمە ڕزقە هەمووی عێراقی بارم کردەوە تەماشاکە تەسویرکە ئەوە تەماشاکە ئەوە نا ئەوە بەخۆی مەمنوع نییە پەتاتە بەس پیاز عێراقیە هەمووی عێراقیە پاتە پیازەکە عێراقی هەمووی عێراقی زۆریە تەماتەکە عێراقیە لە مووسێ دەرێ بڕۆ موافقەی استیخبارات بینە پێمان گوتینە کاکە من ئەمرم پێکرایە و نایێ کەس نازانین کەس دوابی کەس نایێتەوە کەس هەرێکەوە حکومەتەکە چێتان گوتێ لە ئیدارەیە و شار کەس نەمایە پێنەرین کەس نەمایە چیان بۆ کردن حیز نیاکرێ هیچ باشە بارودۆخ و گوزەرانی خەڵک لە مەخمور چۆنە زۆر خراپە زۆریش خراپە ئەگەر بەو شێوە بەردەوام بێ کاکە ئەو تەماتە برێن بە 500 دینارە پاشی دوو ڕۆژ دێتەوە 1500 دینار یعنی چخوا قبول دەکا ئەو تەماتەیە کە ئێستا بە 500 دینارە پاشی دوو ڕۆژی دیکە ئەگەر نێتە ئەگەر نێ 1500 دەچێ بینیات نییە ئێستا لەوانەیە ئێستا لە بازای بازار ڕ لەوانەیە ئێستاکە ئێستا لەوانەیە 1000 سبەی بەیانیەکەی لەوانەیە لەبەر کەمە ئەگەر نێ گرانتیش لەوانەیە گرانتی 100 گرانتە دەبی باشە هاوڵاتی چی دەڵێ کڕیار چی دەڵێ هەوڵاتی چی بکە چی بەدەستە شارەکی بێ ساحەوە بەڕاستی بێ ساحەوە لەو شارە کەس نیە خەمتان لێ ناوەڵی کەس نیە خەمان لێ بخۆ بەڕاستی ئیدارەکە زۆر قایم خام لە چی هیچ بەکەم تەرخەمە زۆر بەڕاستی ناتبوو کەسیان نات ویز نوێنە لەچەند نات لە ڕابردوو مراجعەمان کردیە بەس چیان نەکردیە هیچیان نەکردیە تازە بۆ دروست بۆیان لە مێژە زۆر لە مێژەوە زۆر لە مێژەوە ئەمە دوو سارە خەریکیەوە ئارینە هەر بە مشکلە هاتینال ڕزقمان لێ فرێدرایە پارەکە دەیانگۆ مەمنوع ئەفرەیاندایە خەسارە بووینە زۆر جار هەر نەبوو ئاشیان نەبووە نهاتیە و قیسکی چەبڕۆ بینە لە بازارگەی بینە خوارێ قیسک بینە خوارێ وەچ قاچاقی لاتیە ئێستا ئەوڕۆکە دوێنێەوە لە پێرێ 3 سیارێ مەخموریان تەسمیمی مووسی دەکرد 3 سیارە یەکیان پاکەتی باکردیا یەکیان ئاردی باکردیا یەکیان مریشی باکردیا دەرێ مەمنوع هەمووی هەمیان جیران فەقیرانە دوو شەویش جیران بە کەفارە ئێستا سیارەکانیان وا گیرا ئێستاش مارەکەشیان چوو عزز کرا مارەکانی ئارێ وەڵڵا ناگەڕێنەوە ناڕۆیشت ئاردەکەی ڕۆی فەقیرە و کابرایە ئارد فرۆش ئاردی عێراقی باکردیا ئاردی عێراقی باکردی جیرایە مریشی زندی باکردە لەو دیرای بەگەی باری کردیا کیلۆمەترێک لە مەخمور دوورە برێ 3 کیلۆمەتر قەی ناکە 5 کیلۆمەتر قەی ناکە ئەوەش مەمنوعە دەی نەمنوعە مریشی زندی مەمنوعە ئەدی ئەو شارە چ بخوا لە چێ بینی تۆکو خاوەن کۆگایەک و فرۆشیارێکی مەخمور کێشەتان چییە؟ وڵە کێشەماوەیەوە تقریبان یەک هەفتە دەبی لێ ناگەڕن بەعزە هەندای شایەکان بێتن وشی هێلکەی و گۆشتە و ڕێگە نادەن هێلکە و گۆشت بێ؟ ڕێگە نادەم بێت نا چیتان پێ دەڵێن؟
وەڵە نەکس پێدا دەرێت سەر ئاگە لە ناو ئەشیان بین یەکەو سەر نییە یەکەس ئاوارێ موسرێش دەکە ڕانی موسێ دەکەن ڕانی موسێ دەکە نارێەوە بگەڕێەوە مەگەڕێەوە ڕاز ناخلت دەکەم لەوێ چ پێ دەڵێن لەوێن دەرێکە عەد زۆمارەکەم دوای دەدەنەوەیان دەیفرۆش وڵی زارە دیار نیە دیارنە ئێوە چ داوایەکتان لە ئیدارەی مەخمور و لە حکوومەتی هەرێم و بەغدا هەیە وڵە داوامانەوەیە حەلەقان لۆ مەغموری شتەش وەشەوەی تڕێ لە دەوێ هیچ باز کابراک دەبنی پیس کارتۆنەکە و کەیەکە پڕا نیۆ کەیەکە دێتن ڕێگە پێ بدەن یعنی سارەی دیکە بێ احتیاجە ئاعتیادێ ئێوە گلەی خۆتان گازاندەی خۆتان گاندۆتە ئیدارەی و شارە تەبعاان پێشکە ئەو ڕخۆپشاندانیش بوو ئێڕاتەکەتان واللهی قایت فەیلەقە قەیە فەرقەیەشانەوە هات بوو هەسا و عەدی داگۆت لە موسرە کۆبنەوەیش دەکەین و ئەو کێشە تازەیان ماوەکە دروستخوا عفتەکە دروست بە تقریبا کێشەی دیکەی مەخمور چییە؟ واللهی کێشەیت کەمان نییە عیبی نییە وەکو گەنجێک دۆخی مەخمور چۆنە بارودۆختان گوزەرانتان واللهی مەخمور هیچ باش نییە هەر هیچ باش نییە ئەلعان تەڕە و ئەوانە جەماعەتی بەقاران تەڕە هەموو قەپاتیان کردێ لە مەخمور تەڕە و تەماتە ئەو شتە هیچ نییە هەر هەموو دوکان قەپات کرایە ئەو شەیتەرە ئێرە لە بازارگەی قبول ناکەن گۆشت ئەلعامە گۆشتمان لۆ مەطعەمی گۆشتشمان نییە گۆشتشمان نییە وڵایەتن گران دەبی لە سەرنگۆ کاریگەریتان لەسەر دروست کو طبعا الان نییەش بەدەستبێک دێن لە مووسێش لۆمان بێ گرانە عادیکو تەماتە خیار پیاز ئەوانە سبەی دوست بێ لە مووسێ بێ ئەویش گران لە سەمە گران ڕادەشتی داواکاریتان چییە؟ واللهی چابی و هیچمان ناوێ مەمنونی حکوومەتی کوردستان دەبین و عێراق مەمنونی دەبین بەسەوی شەمان لۆ چاپ بکەن ئام یعنی قەسابخانەی مەخموری ئێستا تووشی کێشێک بووە لە بازگەی کە داخلی ناو مەخموری دەبی ئەو بازگەیاندانە لێ ناگەرن یەک سەرمەڕ گۆلک داخلی ناو مەخموری بی لۆمە مەمنوعە بەس کەچی بەلۆریان دەڕوا و بەغدایە نازانم ئەوی بەلۆریان دەڕوا لۆ چەند دەڕوا لۆوان مەمنوع نییە لۆمە مەمنوعە ئێستا لۆمە کاریگەری زۆری کردی ینی نرخی گۆشی ئەمە گرانمان نەکردێ بەس کەچی لەسەرمان زۆر گران بووە ینی ئاژەڵ بەعام گران بووە ئالیک بوویتە 700,000 دینار لەبەرچی لێ ناگەڕێن ئالی شمالۆ بێ لە هەولێرێڕا ڕێگە ناداتن ئەو سەیتەریان دانای عسەس بە ئەم بەناوی ئەمنی وەتەنی نازانم ئەو پارەی لۆ چەند دەڕوا ئەگە پارەی بدەی عەبر دەبی پارەی چی گومرگ دەرێ بڕۆ لە مووسێ گومرگکە باشە معنای ئێ من مەسەلەن قەسابم دوو ڕەشە وڵاغی دەکڕم ئەم لێرە بە چەند دەردا بێمە مووسێ لە مووسێ گومرگکەم بینمەوە ئێرە ئەو شتی وایە باشە من لە هەولێرە دەینم مەخمور سەر بە هەولێرەوە نییە ئەو لە پێش 16 ئۆکتۆبر ئەو شتە نەبوو لۆ ناو عارەبان احتیاطی دەڕۆی کێشیان نەبوو هەینە گومرجاندانە دەنا لۆ ئێستا گومرجاندانەیە ئەو پارە لۆ چێ دەڕوا باشەوە ئەو گازاندە و گلەی خۆتان کێشەی خۆتان نەگەاندۆتە ئیدارەی ئەو شارە ئیدارەی ئەو شارەی هەتا ئێستامە قایمقاممان نەدیتە قایمقام ناتە ناو خەرچی پێمان برێ ئەو عارتان ئەو مەسەلەتان هیچی لۆ ناکردی قایمقام ئەمە ڕۆ چینە خۆ پێشاندانی بکەین بەرپرسی عسکەری هاتە پێشمان دەرێ ئەمە بڕۆن یەکشەمە لەگەرتان دادەنیشین یەکشەمە چ مالۆ دەکا ئەو سێ چوار ڕۆژێ چ مالۆ دەکا ئەو ڕۆ عوتڵە بوو ئەمە شەشکەمان لە پێشەکەن ڕێ بگرین لێ نەگەڕ یەک مۆزەفی عارەب بێ ئەوانەی سەر بە مووسێوەنا و سەر بە هەولێرە ژۆنە با کەسیان نێن لۆچ دێن مادام وەچی چ مالۆ دەکەن لۆچ بێن ئەوەیە باش ئێوە سەردانی ئیدارەی و شارەتان نەکردووە نەتان گوت ئەو حاڵی ئێمەیە ئەو گوزەرانی ئێمەیە ئیدارە خۆ بەدەست قایمقامیش نییە کاکە ئەوە بەدەست ئەمنی وەتەنی وێ ئەمنی وەتەنیش لە بەغدای ڕاهاتیە باش ئێوە داوای چی لە حکوومەتی بەغدا دەکەن مادەم شتەکە بەدەست داوای لە حکوومەتی بەغدای بکەین وەڵام مەغموری عەفوو کاتن مەغمور لەو کێشەی دەری بینن ئەگە عەزیان لێ گومرجدانێ مشکلە نییە پێمان ناخۆش نییە با ببەن لەو دووی پێشان لە چێن دەربوو ئەو دووی قەراتێ مەخمور قەراتی قەدیم لەوێ با بازگەشت دانێن و کاکە ئەو شتەی دەڕۆن و ناو عارەبان بالۆخان گومرجی لێ وەگرن پێمان ناخۆش نییەمە قسەی ڕاستە دەرێن مەخمور لە بینی هەرێم و بەغدا بۆتە قوربانی ئارێ وەڵا بوویتە کە دینە ناو بینی دوو بەردە ئاشان دەما هاڕن هەردوو لای ئەوەیە مریشک لە چاو ئەوەی کە لە چاو چەند ڕۆژی پێشووتر نرخەکەی چۆن بوو ئێستا نرخەکەی چۆنە پێشتر نرخەکەی ئەرزان
بە سێ و نیوی سێ عەسر پەنجە دەماندا ئێستا بە چەندە وەڵای سەمە چاو ڕووباچە لەبەر چەوا گران بوو باقورعان ڕێەکەمان لە جیرەیە چێ لێ گرتینە وەڵا حکومەتی عێراق سام پێ دەڵێن وەڵا مەمنوعە لە چەند دەرمەمنوع بینی لە هەولێرە مەمنوعە بینین دەرێ لە چەند دەربینە ئەش لە گەیارە مریشکمانەیە قسەیان نەکردیە ئارێ وەڵا باشە جیاوازی هەیە مریشتی هەولێر و گاری ئارێ وەڵا زۆر جیازی ئێستا و مریشکان ئەم کچکەنە تەوشەکەنەوە تەوشای مریشکەکە ئەی لە ڕووی تامەوە مشتری ستەرێ وەڵام مشتری لێ مریشکی دۆوەکمان دەوێ ئارێ یعنی لە ڕووی تامی شۆ فەرقی هەیە ئارێ وەڵا زۆر فەرقی هەیە باشە ئەوە چ داواکتان لە حکوومەتی عێراقی هەیە داوامانەیە ئیشەکەی خۆمان بکەین و لاولێری بینی ئارێ وەڵا ئەگەر ڕێنەدەن لە هەولێرە بینن هێشتا گرانتر دەبی هەر گرانتر دەبی ئارێ وەڵا تا چارنی چار عەسر پەنجای دەڕوا چکە بە خۆمان مریشکە ئەوەن دەی لۆمان دێ بە گرانی لۆمان دێ عارەبیش لەسەرمان گران دەکەم باشە ئەگەر ئێستا مریشک لە هەولێر بینن لە بازەکان چیتان پێ دەرێن عاچ دەرێن ئەگەر لێتان بگرن لێمام گەڕێن دێنین کێشەمانی ئەمە ئارێ ئێستا مریشکمان لاوە موستری عەدزە ئارە لە عەدزە چەند مریشکشمان لێ مردێ و ئەو کابراش بەخۆی جیرای لۆماینایە یعنی ئەو کەسێک کە مریشک بینی دەگیرێتن ئارێ وەڵا ئێستا بینی با سیارە و عەدزە ئارێ وەڵا بەڵا ئایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاو سەرنجی کاسبکاران و هاوڵاتیانی مەخمور بوو ناڕازی بوون لەوەی کە بە زۆرێک لەلایەن حکوومەتی عێراقی و مامەڵەیان لەگە دەکرێت کە لە ئاست خواستی ئەوان دانیە و ئەوان دەخوازن کەوە ڕێگەیان پێ بدرێت بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاسایی کار و کەسابەتی خۆیان لەو قەزایەدا بکەن و خەڵکی ئەو شارە گوتیان ئێمە ئیدارەی قەزای مەخمور بە کەمتر خەم دەزانین و بەشێکی دیکەش لە وڵاتیان باسییان لەوە کرد کە ئەوان بوونەتە قوربانی لە نێوان هەرێم و بەغدادا تا تەورێکی دیکە هەمووتان سپادەی خی گەورە دەکەم خواتان لەگەڵ